آية خوي پروردگار دفرميت إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء. خوي گەورە لەوە خۆش نابێ کەسێ بە شیرکەوە بمرێ، طبعا شیرکی ئەکبەر مەبەستە نەک شیرکی ئەزغار، غەیری ئەوە لە هەموو گوناهێک خۆش دەبێت. ئەگەر بوترێ آخر لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی فمن تركها فقد كفر یاخود ئەشراک، دەڵێن ئەمە تەفسیلی تێدایە، کوفری ئەکبەرمان هەیە و کوفری ئەزغەرمان هەیە، شیرکی ئەکبەر و شیرکی ئەزغەرمان هەیە. ئەو کەسێک کە معتەقید نییە پێی کوفری ئەکبەرە، کە معتەقیدە پێی ئەوە کوفری ئەزغەرە. هەر کەسێک زەڕەیەک ئینسافی هەبێ، وجدانی هەبێ، تێگەیشتنی هەبێ، لا يجعل المسلمين كالمجرمين. ناچێ کەسێک بڵێ من باوەڕم بە خوا و بە ئیسلام و بە قورئان و بە نوێژ و بە هیچ نییە، بڵێ وەکو ئەو کەسە وایە هیچ فەرقیان نییە کە دەڵێ من باوەڕم بە خوا هەیە و بە نوێژیش هەیە و بگرە ڕەمەزانان ڕۆژوش دەگرێ، بەڵام لەبەر تەمبەڵی نوێژ ناکات. بڵێ ئەم دوو کەسە وەکو یەکەوە هیچ عەقڵێک ئەم دوو کەسە وەکو یەک دانانێت. نابۆستە جارێ بۆستە براکەم. ئەمە ئاەتی قورئان خوای پەروەردگار شیرکی ئەکبەر کەواتە ئەگەر کەسێک بمرێ هەر چەندە تاوانی هەبێت بقراب الأرض خطايا بس شريكي بخوا دانا نابي كشركي أكبر ديارة. شرك چية تعريفي شرك همو كسيك ألف بيجي خوين بيد زاني أن تجعل لله ندا وهو خلقك. شرك أويا تو ندك بخوا دابني كسيك لقل خوا بپرستيت بيكي تشريكي خوا جال ربوبيتي بيال ألوهيتي بيال أسماء وصفاتي به. كسي كانوا يجناكا ما جعل أحدا ندا لله، كسي نكردوت ندي خوا كواتوا أو شركانية لا يتكذا فرمي. حديثي بيغمبري خوا عليه الصلاة والسلام، بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرموي من قال لا إله إلا الله دخل الجنة، من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. أما دو حديثي سيم بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرموي من مات ولم يجعل لله ندا دخل الجنة، من مات وهو يدعو لله ندا دخل النار. معلومة أو كسيكا دمريتو لم يجعل لله ندا نوجي نكربيت معناه أن يجعل لله ندا. أما بلغي حديث نا بوست براكم بلغي چوارم هر لحديث بيغمبري خوا عليه الصلاة والسلام دفرمي أو كسانا لبهشت لجهنم بين ندر وروجي قيامت كبيان دوتري جهنم يكان أوانيكا هر زۆر کەم ئیمان لە دڵیاندا هەبووە وەلەم یعملوا خەیڕەن قەط، هیچ عەمەلێکیان نەکردووە. دەفەرمێ بەس ئیمان لە دڵیاندا بێ. بۆیە برای بەڕێزم ئەمانە هەموو بەڵگەن. لەسەر ئەم بەڵگانە وە کەسێک بەڵگەی شەشەمیشت با بدەمێ، کەسێک کە کافرە دێتە ناو دایرەی ئیسلام. بەچی دێتە ناو دایرەی ئیسلام؟ بەس بە شەهادەتەین دەبێتە مسلمان. ئێستا مسلمانە، بەڵام ئەو مسلمانە مطالبە بەچی؟ مطالبە بەوەی کە نوێژکە، مطالبە بەوەی کە زەکاتدا، مطالبە بەوەی کە ڕازگۆ بێ إلى آخره. ئەوانە هەموو مەرجە لەسەری بیکە، بەڵام کەوتی لا إله إلا الله محمد رسول الله شایەتمانی هێنا دێتە ناو دایرەی ئیسلام. ولبر أم دليلانا براي برزم جمهور علماء كدوتري أئمي أرباع أبو حنيفة مالك شافعية أحمد سيل أئمي كباري أمي إسلامي لبر أو دليلاني باسم كردلن تارك الصلاة تكاسلا كافرنية. هر کەسێ بڵێ کاکە صحابە ئیجماعیان هەبووە دەڵێن ئەمە ثابت نییە، ئەم حەدیث ئەم ئەثەرە ثابت نییە، چونکە نابێت ئەئیمەی ئیسلام بێن مخالفەی ئیجماعی سەحابە بکەن، مستحیلە. ئیمام ئەحمەد دوو ریوایەتی هەیە، ریوایەتێکیان دەفەرمێت مسلمانە تاریکە سەڵات تەکاسولان، ڕێواتر دەڵێ کافرە. ئەو جاوەرە بۆ ئەئیمەی تریش. بۆیە براکەی من ئەم مەوزوعە مەسئەلەیەکی ئیجتیهادیە. بس من يكشتان بيدالم نصيحتي توش نصيحتي توش ونصيحتي غيري توش بچي دكم براي خب اي خوشم بچي دكم بو نصيحتان دكم تو جو لبراي خود بقرا جاري براكم چكو پیامك دمي بيگينم همو لايكتي بگن هر كسيك كبزاني آقايل تاريخي وفقهي إسلامي به ولا خلاف علماء به اجتهادات أهل علم به بۆ نمونە لە مەسەلەی تاریک السەڵاتدا دەبینێ علەمای گەورەی ئەئیمەی ئیسلام دوو ڕەئیان هەیە. باشە ئێستا ئەحمەد دێنینە ئەو لاوە سێ ئیمامەکەی تر دەبینە ئەو لاوە کە دەڵێن کافر نییە. ئێستا کەسێ لەم سەردەمە بێت
لسر تارك الصلاة تكاسلا به أمي إسلامي تكفير يا أوانيك رأيا وكو أوني بلين مرجئا أوانا أول جهل زياترنية بس جهلة بو شكا كتو بمن دليت مرجئي بو نمونا بمن دلي ولا خلل لعقيدته دباشا بويربا بلي ولا إمام شافعي مرجئ أبوه بلي إمام مالك مرجئ أبوه چونك أو قولي من همان قول الشافعية بوي أو حكمي لسر من دي لسر شافعي بيدي كوانا كي دلين تكيلو بمكيالين أو تناقضة هركاتي أو كساني دين تكفيري دا كان تارك الصلاة تكاسلا أجر هاتو جرأتي أنكر بلين إمام شافعي مرجي أبوا أو توا مشكلة نيكاكا بقى إمش بلين مرجي أبوا كوت يعني إمام مالك مرجي أبوا بإمش بلين مرجي أبوا أما أجر جرأت نكن بوان بلين بلان بو إما آزابن أو دلين خلله أما للتوازن دا خلل براكي من جا من أما چندم جارة أو برسيارة دوبارة دكريتها منش تنها أو بيامم هي برا شيرينم ئێستاش دێڵم ئەگەر تۆ ڕەیەکی ترت هەبێ ڕەئی تۆ وەکو ڕەئی ئیمام ئەحمەد بێت کە تەکفیری تاریکە سەڵاتە کاسولەکە ئاساییە بەڵام بەڵام مەوزوعەکە لەوە دەرناچێ مەسئلەیەکی خلافێکی ئیجتیهادیە دەبێت ڕای بەرامبەرەکەت بە تەضلیل و تەبدیع نەکەی و ئیرجاع حکمی بەسەرتە نەدەی براکەم چۆن من بە تۆ ناڵم تەکفیری تێگەیشتی ئێمە خۆ بە ئیمام ئەحمەد ناڵین تەکفیری بووە مبتدع بووە بۆ چکە تەکفیری تاریک سەڵات کردووە بۆ ئیجتیهادی گەیشتۆتە ئەوە جوانە تەواو قەولی خۆیەتی بە هەمان شێوەش ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ نەهاتووە تەبدیعی شافعی کا بڵێ شافعی مرجئەیە احترامی ڕەیەکەی گرتووە برای خۆم هەر کەسێک بەم خلافە ئیجتیهادیەوە بمێنێتەوە تا قیامەت دەڵێن رجل منصف عاقل يفهم الأدلة ويحترم أهل العلم أي كسيك بي ئێستا ئەوەندە چیکەڵدانەی بچووک بێ یەکسەر بەرامبەرەکەی تەکفیر و تەبدیعکە دەڵێن ئەوە هیچ لە فقهی عولەما شارەزا نییە و هیچ تێناگە لە مەسائلی ئیجتیهادی مەسئلەکە هەردوو مانە هەڵدەگرێت تەواو بۆ تۆ هەیە براکەی من ئەو ڕێیە اختیارکەی ئەمما بێی تەضلیل و تەبدیعی بەرامبەرکەی ئەوەیان قبول نییە ئەوەیان نیشانەی کەم علمی و کەم تێگەیشتنە بارەکە الله فیک عفوا كإمام مساجان أو حديثي كجاية من نوع حديث حدا جنب زيادة هو ماشي كيدوا بيغمري خاص على صلى الله عليه وسلم أمر بيكراوا كقتلي خوتي بكم حتى كي حتى ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة رحمة للإمام مساجان وشوني كشا خواي جورا أفرميت شيء فإن تابوا وقاموا الصلاة وآتوا الزكاة باشا كانوا لريزي شن مشرك مبن فإخوانكم في الدين إيه زكاة جبرها ولا تكونوا من المشركين واقف فين لو مشركان مبن كتفرق دروز دكن دش فرمي لو مشركان مبن كزكاة نادن باشا استامنكم والله برسيار اللي دكم أجر كسك تفرق دروز كا استا أمر أوهم تفرقي لنا إسلامي كان داهية بو كافر بون بو بون مشرك شو خواجة فرمي لا تكون من المشركين صحابة دروز وما مصاجين براي جنتو ولا براي خد حالي بقى خواي قرد فرمي ولا تكونوا من المشركين من الذين فرقوا دينهم وكانوا شيعا كل حزب مما لديهم فرحون تفرمي للمشركين مبن اوانيك تفرقين الذين كذا دروس كردو بونا بارچه بارچه حزب استا امرو مسلمانان بونا بارچه حزب بو بونا مشرك نخير بتاعش آفرين تواو باشا پیغمبر اخوة عليه الصلاة والسلام يا كاو حديثي باس ما كرد امر بكلا وكتاب كم تاوك وشايت مان دين ونويش دكن وزكاتيش ددن اگر زكاتي ندا كافر دبي اگر برواي بينا بيضاله برواي بينا ايه تواو متفقين بهمان قصرت كبوز نويجك همان قصرت بو نويجك بكبراكم شكو تو اياتك هنا نابي تفريق دروسكي ما دام بو زكاتك وتتباوري بينا بيد دبي بو نويجكش وابلي اجينا دلين تو توشي تناقض بوي تيجي باش مامۆستا من تو ئێستا چینە شاری سلێمانی ئەگەڕین ئەو کەسانی کە نوێژ ناکەن سەدا 99 تاکیدم هەمووی ئەڵە بڕوان پێویستی بەس بەوەی قەمەڵیۆ نایتم ئەنی کەسێکت دەست ناکەوێت دە شکری خوا بکە برا نانە چۆن دەستت ناکەوێت وڵات دەیان کەست دەست دەکەوێت کە دەڵێت باوەڕت پێ نییە من بۆچی تۆمە ئەکسم ئەم قسەی تۆ وەکو قسەی مامۆستاکردەکاری لێ بەگەوتی قۆپێ بدەن و حەواڵە و دوای بە شێوی ئەگەر ئینسافت هەبێ برا ئەزیزەکەم يعني خلق والا من حالي دبيك بلم خلشي ننويج مكان آسايا برا برزكم جناح أم حكم بدي من دلهم أجر بيت وبطن بليش بيكي أجر إبرا بيغمبر إخوة عليه الصلاة والسلام روج كان فرموي
هەر کەسێ بڵێ لا إله إلا الله دخل الجنة. أبو ذر ڕزای خوای گەورەی لێ بێ وەکو ئەم قسەی تۆ لە پێغەمبەر ڕاست بووە عليه الصلاة والسلام فەرمی یا رسول الله وإن زنا وإن سرق ئەگەر دزیش بکە ئەگەر زیناش بکە دەچێتە باشتەوە فەرمووی وإن زنا وإن سرق بەڵێ ئەی ئەبوو ذەر ئەگەر دزیش بکە زیناش بکە دەچێتە باشتەوە فەرمووی یا رسول الله وإن زنا وإن سرق جاری دووەم فەرمووی وإن زنا وإن سرق جاری سێم دووبارە کردەوە پێغەمبەر فەرمووی رغم أنف أبي ذر بەڵێ چۆن بڵێ لوتی تۆش بەخۆڵاچێ بەڵێ دەچێتە باشتەوە بەس خۆ ناڵە سەرەتا دەچێتە باشتەوە جا بۆیە ئەگەر پێغەمبەر ئەم قسەیە فەرموو یعنی دەرگای زینا و دزی کردەوە براکەم لە خەڵک یا حقیقەتێکی تەواو کە ئێمەش دەڵێن وەڵا کابرا بە تەمبەڵینەی کە هەر دەچێتە باشتەوە خۆ ناڵێن دەرگای نوێژ نەکردنمان لە خەڵک کردوتەوە ئێمە دەڵێن نوێژ نەکردن ئەگەر بە تەمبەڵیش بێ من قەناعەتم وایە لە زینا خراپترە کەواتە بۆ ئێمە وا بزانین کە بە خەڵک دەڵێن نوێژ برا شیر نەکەم بەو شێوازە نابێ حاڵی بین بەڵام دائیمەن تەرازوو خوای گەورە تەرازووی داناوە کەسێک باوەڕی پێ نەبێت چۆن تۆ دەی وەکو کەسێک حیسابی دەکەی کە باوەڕی پێیەتی و لە خوش دەترسێ و بەڵام شەهوەت و تەمەڵیەکەی ئەوەندە زاڵە بەسەری ئیمانی لاوازە لەبەر ئەوە نایکە لەوانەشە جارجار دەیکا جارجار نایکە پێشی دەڵێن تۆ زۆر وەزعەت خەتەرە برا زینا بکەی تاوانەکەی کەمترە لەوەی کە تۆ نوێژ ناکەی ئەمما من بڵێم وڵات تۆ وەکو ئەبوو لەهەب و ئەبوو جەهل وای ئەمە ناوێرم ئەم قسەیە بکەم برا شایەتمانی هێناوە مسلمانە کابرا تێگەیشتی برا شیرنەکەم خوای گەورە بەختەوەرت کە سەرکەوتوبی بارەک الله فیک